دەستی وەشتەمین ساڵیادی دامەزراندنی سندیکای هونەرمەندانی کوردستانە بیرمان لەوە کردەوە یادێک بکەینەوە بەڵام یادەکەمان کرد بە ئەوەی کە جۆرێک لە ڕێزهێنێک خەڵاتی ڕێزێنان بۆ هەموو ئەو فیلمێکەرانی کە ئەم ساڵ لە 28 دوانزە لە ڕۆژی سینەمای جیهانیدا فیلمیان نمایش کرد و هەموو فیلمانەی کە ئەم ساڵ نمایشکران لە تەلاری هونەر بەرهەمی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی و بەشی سینەمای سلێمانی بوو. پیروز بێت زۆر سپاس کار زۆر پیرۆزە زۆر سپاس بۆ ڕۆژگار سندیکای هونەرمەندانی بڕۆ هەستاوە بە خەڵاتکردنی 12 دەرهێنەر کە ئەو دەرهێنانش لە فیلمەکانیان لە بەشداریان پێکرا لە یادی سینەمای جیهانی لە بەڕێوەبەرێتی سینەمای سلێمانی من خۆم بە خۆشحاڵم بڕۆ کە وەکو هونەرمەندێک وەکو دەرهێنەرێک ئەو خەڵاتم پێ بەخشێ سپاسیان ئەەکەم و سەربەرزم پێ. دووبارە بەناوی خۆم و هاوڕێیانم لە دەستەی باڵای نەفی سلێمانی دانیش پێدا حەزم بۆ هیوادارم لەم جۆرە کارانە جارێکی تر دەحاتر بە ئێمە گروپی شەخەوانی خانمان لە دەربەنی خان طبعاً 3 مانگە دامەزراوین سنوورەکەی خۆمان زۆربەی گەڕاوین ناوچەکانی زمناکۆیە گوڵانە دەرەزیەیە بەمۆیە ئیتر ئەو ناوچانە زۆربەی گەڕاوین ئیتر حەزمان کرد وەکو سەرکێشیە کاتوین بۆ ئەم ئەشکەوتە لە گوندی مەملەحە لە سنگاڵ ئەمە یەکەم دەرچوونمانە کە دەرچوین دەرەوەی دەربەندی خان. ئێرە پەناگەیەکی باش بوو بۆ خەڵکی ناوچەی سنگاو یاخود گوندەکانی ئەم دەوروبەرەکە ئێران وەکو پەناگەیەک بەکارێنەوە دیارە ئەم بەردە لە ناو خەڵکە بە بەردە ئەنفالەکە ناوی دەرکردووە کاتی ئەنفالەکە لێرە بەهۆی ترسیان لە ڕژێم لێرە خۆیان حەشار داوە بۆ ماوەیەک زۆر لێرە ماونەتەوە لەکسەر ئەم بەردە خەڵکی زۆر یادگاری نووسیوە. En Madrid no habíamos imaginado esto en la vida. Habían caído alguna vez 4 copos, pero algo así jamás, impensable. Por mucho que nos lo habían anunciado, nadie nos habíamos creído que iba a pasar algo así. Parece que estamos en plena sierra en lugar de en pleno Madrid. Bueno, yo no tengo 27 años, soy muy joven, pero mi padre, que tiene casi 60, dice que esto increíble, que nunca lo había visto y es súper bonito, la verdad. Como estar en la sierra, pero aquí, en la capital. Y nada, una pasada, una pasada. Lo único, yo trabajaba hoy y qué lástima que no he podido ir a trabajar, muy bonito.